شیوا خانم هندێک لە کوردانی باشووری کوردستان یان هەر کوردەکانی خۆشمان پیان وایە ئەو شۆڕشە کە دژی دینی ئیسلام ئەو ڕاپەڕینە دژی دینی ئیسلام و دژی لێچکە و بڵێن لیباس دەبەرکردن و دژی کەرامەتی ژن و ئەوانە نەزەرت چییە؟ من پێم وایە ئەو مۆزوع باعث بووە کە ئەمە کوردانی باشووری کوردستانیشمان نەدیت بڵێن دیفاعێکمان لێ بکەن هەڵوێستێک بگرن هەروەها کوردەکانی پارچەکانی تری کوردستانیەوە لە حاڵێکدا بخۆشت حتمما لە نزیکەوە دیتوتە و بیستوتە کە جیها خەڵکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر سەرکەوتن و بڵێن ڕۆژە حەساس و مێژوویەکانی پارچەکانی تر چۆ زیندانێ ڕەنگە ئێستاش لە زیندانێ بنن بخۆشم دوو شەوان چوونەتە بازداشتێ لەسەر ژیرانی بەڕێز ئۆجەلانی یعنی نظرت چییە؟ ئایا باقانە و شۆڕشە دژی لیباس و بڵێن لێچکە و حیجاب وانەیە؟ دیارە بە پێچاوانەوە ئەسڵەن وانێ چونکە دەڵێن کاتێک کە مێژوو دەنووسرێتەوە دیسان مێژوو تازە دەبێتەوە لە کاتێکدایە کە هەندێک کەس کە بەڕاستی ماوەیەکی زۆر زوڵمیان لێکراوە ئەوان وەردەگەڕێنەوە ئەوان هەڵدەستنەوە دەسێ لە وڵاتێکی وەکو ئێرانیش کە ماوەیەکی زۆرە بە ناوی ئیسلامەوە ئێران دەڵم بە ناوی ئیسلامەوە چون بەڕاستی دینی ئیسلام ڕەنگەشتی زۆر جوانی تێدا بێ بەڵام لە ئێران ئیسفادان لێکردو بە ناوی ئیسلامەوە زوڵم زۆرێکی زۆریان کردووە و دە حاڵێکدا دەبینین کە مەسەلەن خەڵکی سەرقاڵ دەکەن سەرگەرمیان دەکەن بۆەوەی کە خەڵک لەچکە بەسەردادان خەڵک مووی بە دیارەوە نەبێ بەڵام لە پشتەوە بۆ خوان حکوومەت خەریکی دزین و خەریکی وێرانکردنی وڵاتەکەن ئیتر خەڵکەکە هەستی بەوەی کردو کە بەڕاستی ئەوانە وەکو سیستمێکە وەکو بە خۆڵی فاشتن تەرفەندێکە بەکاری دێنن بۆی کە خەڵکی پێ سەرقاڵکەن وەختیکە تۆ فکرت مەشغوڵ بوو فکرت ینی سەرقاڵ بوو بەوەی کە نانێک پێداکەی برسی بووی نابێ پرچت بە دیارە و بێدەبێ نۆش بکەی دەبێەوەنیکە یانی دائیما پێت دەڵێن کە تۆ دەبێت لە ژیانتدا چ بکەی ئەو کاتی تر فکر لەوە ناکەیەوە کە ئەو کەسە خۆی کرد لەسەر حکوومەت دانیشتو چ دەکات بەڵام ئێستا کە خەڵکی ئێران بەو ئاستی گەشتوون کاتێک کە لەچکەی خۆیان فڕە دەدەن ئەوە دژایەتی بەو سیستەمەیە کە دروست کراوە دژایەت بۆ زۆر و زۆر و دزێتیە تەنانەت پیاوەکان زۆرتر لە شەقامەکانن پیاوەکانیش پشتیوانی لە ژنان دەکەن و ژنانیش پشتیوانی لە پیاوان دەکەن ئەو هەموو کەسێک کە ئێستا لە زیندانەکان هەن تقریبەن بتوانین بڵێن هەزاران کەس بە ملیۆنیش خەڵک لە زیندان لە ئێران گیراوە یان ئەوەی کە ئەو هەموو لە سێدارەدان و ئەیدام وش ئەشکەنجەوانە هەیە ئیتر کاتی هاتۆ ئیتر ئەوە تەواو بێ زایتر ژنەکان بۆ شێوەی دژاتی خوان دەردەبرن بەرامبەر ئەو بۆ حکوومەتی و پیاوەکانیش بە شێوێکی دیکە دەنا مەبەست دژاتی لەگەڵ ئیسلام نییە مەبەست ئەوە نییە بۆ بڵێ خۆڕوودکردنەوەی چونکە بەڕاستی دەبینن خەڵکی ئەوروپا ئازادی زۆریشی هەیە خەڵکی ئەوروپا ئیتر پێویستی بە هیچ شتێک نییە ینی پێویستی بەوە نییە کە فکر لە جلوبەرگی خۆی بکاتەوە خەڵکی ئێرانیش دیان هەیە بەڕاستی بە مەرحەلەیەک دێن کە ئیتر ئەوە نەبێتە کێشەی ڕۆژانان بەیانی کە لە خەوهەستان چ لەبەرکەن چۆن بسنە دەرێ کە پێیان نەڵەن کە ئەوە مەمنوعە یان دەتوانی ئەوەی بکەیت یعنی کەسێک بۆیان دیاری نەکە کە دەشتی تاکە کەسی خواندا دەبێ بیر بکەنەوە ئەمن پێم وایە هیچ پیاوێکیش ناچێتە سەر جادەی خۆی بە کوش بدا بڵێن مەسەلەن دەمە هەوێ ژنەکەم ڕۆد بێت لیباسی لەبەردانە بێ ینی باوەڕ ناکەم هیچ پیاوێک ئەو کارێ بکە کەوا بووگەوە شۆڕشە بۆی نییە بۆ بڵێن بۆ لیباس فڕێدان و نەبوونی حیجابوانە ڕەنگە بەشێک لە مۆزوعەکانی ئێرانی ئەوە بن بەڵام بۆ ئاگاداری بینەرانی خۆشەویست بە تایبەت پارچەکانی تەری کوردستان ئەمن بۆ خۆم وەختێکی لە لایمە کراسی بێقۆڵ بۆ پیاوانی مەمنوع کاوا هاوین ئەوە گەرمە کراسی بێقۆڵە تو بە کراسی بێقۆڵ سوبای دارێکی دەوڵەتی کارەکەت جێبەجێ نەدەبوو یان کوت کراسەکەت دەبێ بە قۆڵ بێت تەنانەت ئەو یەقێت دەبێ جوان قایم بێ
يعني تو دەسووتای لەو گەرمای ئەمن جا سرم سڕماوە ئەمن کە ئەو هەمە ئازادی جلو بەرگەم هەبوو ژنێک کە دەبات چارشێ و مەغنە و لێچکە پێوە ئەو ژنە چۆن تەحملی کردووە مثلەن یەک ڕۆژ 7-8 سەعات لە ئیدارێکی دەوڵەتی بەو لیباسە گەرمەوە یعنی بەڕاستی یعنی جاری وا دەڵم هەر تەنان دەگە شۆڕشکە بۆ لیباسەش بێ خۆش شتێکی خراپ نییە ینی بەڵام هەروەکی باس کرد بۆ جلو بەرگ نییە زۆر سپاس کە ئەوە یەکێک لە سەرەکی ترێشتەکانە کە هەموو مرۆڤێک مافی ئەوەی هەیە خۆی بڕیار بدات چ لە بەرگا یعنی ئەگەر یەکێکی دیکە دەسەڵاتێکی دیکە بۆی دیاری بکات تۆ دەبێت چ جلێک لە بەردا بێت دەبێت چۆن هەڵسکۆتکەی ئەوەی تر زۆر سەرەکیەکانی ژیانەکە تۆ بێت قەدەغەتراوە و دیار قبولکردنیشی بۆ ماوەی زۆر بەڕاستی زۆر زەحمەتە. خۆشەویستان من لەگەڵ شیوا خانمی هەبدوست یەکێک لە ژنە چالاک و سەرکەوتوەکانی وڵاتی فینلاند قسە دەکەم ئەو بەڕێزیان ئەو ماوەی لەو خۆپێشاندان و چالاکیانەی ئوروپا و هەروەها وڵاتی فینلاند لە دژی کۆماری ئیسلامی یەکێک لە کەسە چالاکان بوو خۆی و هاوسەرەکەی و تەنانەت منداڵەکانیشی جاربار بەشدار دەبوون یەکێک لە لیدەرەکان بوو ئەوەندە چالاک بوو کە سەرنجیمنی ڕاکێشا کە قسەی لەگەڵ بکەم بەڵام وەکو ئاخرین پرسیار و ئینتقاد و ڕەخنە قەولم داوە لە بەرنامەکاندا هەم جۆر ڕەخنەیەکی وەرگرم ڕەخنەیەوە لەسەر بوشیوا خانم جەنابەت وەک یەکێک لە لیدەرەکان نەت دەهێشت ئاڵای کوردستان کەس ئاڵای کوردستانی پێبێ بەشدار بێ داوت ئەو توێتی نابێسە ئاڵای کوردستانەوە محتەقد بە کوردبوون نییە نازانم ئەوەیە ینی هەندێک تۆهمەت شتە لێ دەدرا گەرچێ من بۆ خۆشم لە نزیکەوانم دەدیت بەڵام من بە زۆر پێویستی نازانم من دیفاع لە جەنابەت بکەم بەڵام پێم خۆش بزانم ئایا ئەو شتە بۆ خۆت وەڵامت چییە بۆ ئەو ڕەخنەوە ئینتقادانە دیارە لەناو کۆمەڵگە ئێمەدا زۆر باوە ئەگەر بزانین یەکێک خەریکە تۆزێک سەر دەکەوێت هێندێک کەسان کە بەڕاستی پێیان خۆش نێ هەڵ دەدەن هێندێک بەرچەسپی پێ بچەسپێن و هێندێک قسەی پێ بڵێن بۆی کە کەسایەتی ئەو کەسەی بێن نەخوار ینی وەکو شتێکی نهێڵن زیاتر هەنگاو هەڵێنێتەوە ئەوە شتێکی ئاسایە و پێم وایە ئەوە یەکێک لەوانەیە کە ئەگەر شتێکی ئاوا پێیان کە من وتومە ئەوەش یەکێک لەوان بێت چونکە بەڕاستی من دژایەتیم لەگەڵ هیچ ئاڵایەکی نییە لەگەڵ تەنانەت هیچ ئاینێکیش هەر کەسە ئەو شتێکە بۆ خۆی قبولێتی منیش ڕێزی بۆ دەگرم بەڵام لەو خۆپێشاندانانەدا ئێمە مەبەستمان زۆرتر ئەو بوو کە دەنگی خۆمان بە فنلەندیەکان بگەینین لەبەر ئەوە دەمانکرد ئەگەر بکرێن و بە نووسراوە بێ زۆرتر شتێک بێنن کە فنلەندەکان بتوانن بیخێنەوە بۆیکە ئەوان لە ئێمە تێبکەن دەنا مەبەستمان لە خۆپێشاندان چێ ئێمە خۆ نامانێ خۆمان بە یەکتر نیشان دەدێ ئێمە خۆ یەکتر ئەناسین من دەزانم کوردەکان کامیان ئەگەر ئاڵای پێبێ خۆ دەزانم بەڵام داوامان لێ دەکردەمان ئەگەر بکرێ ئاڵا و شتی کەمتر بێنن زۆرتر ئەو شتانە بێ لەنا وەک بڵێ دژایەتی لەگەڵ ئاڵای کوردستانم هەبێ یا لەگەڵ هەر ئاڵایەکی دیکە بە هیچ شێوە شتیوانە بۆ منیش وام نەوتۆ بەڵام ئەوە بڕیارێکی گەشتی بۆ ئەو گروپەی کە بڵێ چالاک من وتمان ئەگەر بکرێ ئاڵای کەمتر بێنن دەنا بە هیچ کەسمان نەکردووە ئاڵای مەهێنن یان دژی ئاڵای بم ئەمن وەبیرمە جارێک کوڕەکەی جەنابەت یان کوڕەکەت و کچەکەت بوون لە فستیواڵێکی یەکێک لە گەورەترین فستیواڵەکانی گۆرانی لە فنلەندە بەشدار بوون ئاڵای کوردستانیان پێبوو بۆیە بۆ منیش سەیر بوو ئەتۆ کە بۆ خۆت لە ماڵە خۆت ئاڵای کوردستانت هەیە و باوەڕت پێێتی و خۆشت لەوێوانە دژی ئاڵابی بەزە من یەک دیمەنم دیت لەوێ ڕەنگە منیش هەر بەشدار بووم لەو شتەیدا کە باسی دەکەم ئێمە وتمان کە ئاڵا لەو بەشەی نەبێ کە ئەمە بەڕێوەبەرانی بەرنامەبین هیچ ئاڵایەکی لێ نەبێ تەنانەت ئاڵای ئێرانی شوانە بۆی کە ئەو خەڵکی دێ بەشدار دەبێ نەڵێ ئەو گروپەن ئەو ڕێکخانەی بەڕێوە دەبن بۆی کە خەڵک بزانێ ئەمە گروپێکی تەقریبەن سەر بەخۆی نایان یان هیچ لایەنێک نین هەموو هەوڵەکە ئەوە بوو کە خەڵک زۆرتر بەشدار بێ من ئەوە تێگەیشتم
جاز قەزا هەر منداڵەکانی خۆشم دە و ڕێپێوانی داکەکە منداڵەکانی خۆشم هەر ئاڵای کوردستانیان بەشانەوە بوو بەڵام ئەوان لەناو خەڵکەکەدا بوون یان ئەگەر قسەیکی وا هەبا یان دژی ئاڵای کوردستان بام تەبەن بە منداڵی خۆم ناڵم لەگەڵ خۆتی بێنە لە ماڵ خۆشمان هەر دیارە هەمانە بە دار و دیواری هەر ئاڵای کوردستانمان هەڵاوسیە و ئەو کەسێک کە ئەگەر بە دژی بڵێ وڵاتی خۆی قسە دەکا یان ئەگەر منی کوردێکم و بە دژایەتی لەگەڵ کوردایەتی بکەم ئەوە دیارە کوردنی موزڕە کوردم بەڵام ئەمن ئێستێ گرنگەکەم پێ ئەوەی ینی باشتر ئەوەی کە لەگەڵ خەڵکەکانی تری ئێران لەگەڵ میلەتەکانی تری ئێران هاودەنگ بین بۆی کە جارێ ئەو ڕژیمە بڵێ خیانەتکارە ئەو ڕژیمە فاسدە ئێستێ لەبین بچێ دوایەکەی دەکرێ بیر بۆشتی تر بکەینە بەڵام مەبەستی ئەسلی خەڵکی ئێران ئەوەی کە جارێ جمهوری ئیسلامی لەبین بچێ. بەڵێ زۆر سپاس دیارە میش پێم وایە ئاڵا ئەو ماوەی کێشەی زۆر دەخۆڵقان لە بینیەوەی کە اتحادی یەکێتێک بین ئێرانەکان ساز ببوو بەس ئەو ئاڵا هەر لەلایەن هەم ئێمەی کورد و هەم بەشێک لە نەتەوەکانی دیش کێشەی و ئاڵای هەبوو هەرچی بێ ئەو سەرهەڵدانە و ڕاپەڕینە سەرکەوتوو دەبێ. سپاس بۆ جەنابت و سپاس بۆ کەسانی کە لەو ماوەیدا زۆر ماندوو بوون بە پێویستم زانی وەکو ڕێزلێنانێک وەکو ناساندنێک ئەو کارە بکەم کە ئێوە بە خەڵکی خۆمان بناسێنن. خۆشەویستان ئەوەی کە دیتان و بیستان بەشێک بوو لە گفتوگویەکی دۆستانە لە نێوان من و شیواخامی بەڕێز یەکێک لە چالاکە مەدەنیەکانی وڵاتی فینلاند یەکێک لە کەسە سەرکەوتووەکان لە ژیانی ئەو وڵاتەدا. هیوادارم ئەگەر تۆی بینەریش کەسێکی کە پەیامت بۆوتن هەیە هەندێک قسەت بۆ کردن هەیە پێت خۆشە ببیسرێ و بۆچوونەکانی خۆت بگەینی بە خەڵکی نێوخۆ بە کۆمەلگای کوردی و تەنانەت بە کۆمەلگای ئێرانیش پەیوەندیم پێوە بکەی و ئەمیش بتوانم دیمانەیەکی زۆر دۆستانە و سەمیمانە دەگەڵ پێک بێن. زۆر سپاس شیواخانی بەڕێز هیوای سەرکەوتنی زۆرتر بۆ خۆت و هاوسەرەکەت. زۆر سپاس هەر وا بۆ ئێوەش مەمنونە کاتێکی خۆشتانە. زۆر سپاس دەست خۆش.